سڵاتان لەبێت دکتۆر ئاراس برادۆستیم لە پرۆگرامێکی نوێی دکتۆر ئاراس لەگەڵتاندام. لەم بەرنمەیەدا یەکەم شت کە دەیکەم ناساندنی بەشداربووانی بەرنمەیە. ئەمڕۆ بەشداربووانی بەرنامە لە زانکۆی هۆلێری پزیشکی کۆلێژی پەرستاری بەشی پەرستاری و مامانیەوە هاتوون. دەستان خۆش. ئاها کە دەچتە لای یاریدەری پزیشکی پەستانی خوێنت بۆ دەگرێت دەپێوێت دەڵێ پەستانی خوێنت دابەزیوە اینجا بەشێکی کەمیشیان یەکسەر دەڵێ موغەزی و بەشێکیش لە خەڵکی ئێمە خۆی کە دەڕواتە ئەوێ دەڕواتە نەخۆشخانە و فریاکەوتنی و شوێنەکانی دیکە دەستگا تەندروستەکان دەڵێ زەختم دابەزیوە و موغەزیم تێکا یەکسەر ئەم بابەتە باز دەکەین. اینجا پزیشکی جوانکاری ئێستا لق و پۆپی زۆر لێ بۆتەوە. یەکێک لە لق و پۆپە نوێیەکانیش پزیشکی جوانکاری تایبەت بە خانمانە و بە تایبەتتریش کۆندامی زاوزەی خانمان دوای دووگیانی و دوای منداڵبوون بە هەر جۆرێک لە جۆرەکان بێت. ئەم کەرستانی لێرن ئەمڕۆ بۆ ئەوە دانراون. بەشی یەکەمی بەرنامە دەست پێ دەکەین. موغەزیم تێکا دڵڕابوون دەبێتە هۆی کێشەی کۆمەڵایەتی یەکسەر هاوسەرەکەی خیانەتی لێ دەکا و ئۆفت لە شێواندا نامینیتن مەی گۆڕە کۆنتڕۆڵدانێ تووشی مەسەڵەن ڕانەگرتنی میزی دەکای ئەم بابەتە باز دەکەین. بەس دڵڕابوونە یان زگچۆنجیتە هەیە زەختم دابەزیوە زەخت چییە؟ چەقۆ بەستانی خوێن دائیمەن ئافرەت مێشتی لەکن نەشتەرگەریە میلەتی کورد هیوەهاتێتی پێستەی زگی دەتەقێ خانمان کە بە پرۆسەی دووگیانی منداڵبووندا تێدەپەڕن تووشی کێشە دەبن بەڕاستی کحولیۆتە بەدخۆن ئەم بەکتریا و فتریاتانەوە دەکە خەلایەکان دەمرێنی ئەمە زۆر تایبەتە بە خانمان گرنگە پیاوانیش گوێیان لێبێت هەردووشی دەستان خۆش هاتینەوە ئەم بەشەی بەرنامە گوتمان تایبەتە بە بابەتێکی گرنگ بەڵام هەستیار لە زانستی پزیشکیدا شەرم نییە چۆن لە نێو خەڵکی ئێمەدا باوە دەڵێن لا حەیاء فی الدینی و لا حەیاء فی الطبی بە هەمان شێوە شەرم لە زانستی پزیشکیدا نییە. ئێستا خانمان کە دووگیان دەبن و دوای ئەوەی کە منداڵیان دەبێت تووشی کۆمەڵە کێشە دەبن بۆ نمونە تووشی کۆمەڵە کێشەی دەرونی دەبن لەگەڵشیدا تووشی کۆمەڵە کێشەی جەستەییش دەبن و بەشێک لەو کێشانە پەیوەندی بە جوانکاریەوە هەیە. ئەمەش بۆ خانمان زۆر هەستیارە زۆر زۆریش گرنگە بۆ داهاتووی ژیانی کۆمەڵایەتیشیان گرنگە لەبەرەوە زانستی پزیشکی چارەسەری بۆ ئەمەش داناوە. دیسان دەیڵێم ئەگەر ئەو خانەواتەی ئێوە کە ئێستا بە دیار ئێمەوە دانیشتون پێتان وایە کە هەموو بابەتێک نابێت بە خانەوادەیی گوێ لێ بگرن دوایی لە سۆشەڵ میدیا بیبینە یان وەرە ئێستا وەرە سەر سۆشەڵ میدیا ئەمە زۆر تایبەتە بە خانمان گرنگە پیاوانیش گوێیان لێبێت گرنگە پیاوانیش بیبیستن و بیبینن بەڵام ئەگەر تۆ پێت وایە ئەم مەوزوعە نابێت لەسەر شاشە باس کرێت ئەتوە مەی گۆڕە کۆنتڕۆڵدانێ نەموتۆ بیگۆڕە وتومە تۆ دەتوانی سراحەتی خۆت وەرگری پیاسێکی دەرەوە کە بۆی خانمان بە دیاریەوە دابنیشن بەڵام من پێم باشە هەمووتان بەیەکەوە سەیری کرد. بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتی جوانکاری خانمان دوای دووگیانی و منداڵبوون بە تایبەتی جوانکاری کۆندامی زاوزەی خانمان لە ستۆدیۆ میوانداری دکتۆرە شەیما خضر پسپۆڕی نەخۆشی و نەشتەرگەریەکانی خانمان و منداڵبوونی کە دکتۆرە زۆر بەخێربێ زۆر سپاس دەکەم. چۆنی حاڵت؟ الحەمدولله دکتۆر زانست چۆنە؟ کەی دێت ئەویش ڕۆژێک بەتە بەرنامە؟ ئینشاءالله تووشی دەکەین ڕۆژێک ئینشاءالله. خانمان کە بە پرۆسەی دووگیانی و منداڵبووندا تێدەپەڕن تووشی کێشە دەبن بەڕاستی تۆکو پزیشکێکی پسپۆر لە بوارەکەدا دەبینی کە ئەمە کێشەیەکی گەورەیە؟ بەڵێ مەسەلەن ئافرەتی دووجیان هەر لە سەرەتای دووجیانیەکەی و دوای دووجیانیەکەشی بە کۆمەڵە کێشەدا دەڕوە کێشەکان زوو هەندێکیان مەسەلەن کێشەی فەسلەجی و ئەوانە ئەمە باسی لێوە ناکەین کێشەی جەستەیی
یەکێک لەو کێشانە کە دوای دووجیان بوون دوای منداڵبوونە کە تووشی دەبێت مەسەلەن تووشی فراوانبوونی ڕێڕەوی منداڵبوون دەبێت تووشی کەمی هەست دەبێت تووشی خاوبوونەوەی ماسوولکەکان دەبێتن کە دوایی لە ڕابردوودا تووشی مەسەلەن ڕانەگرتنی میزی دەکا یان ورجی زلە بێ ڕەنجی پێستی دەگۆڕێ مەسەلەن بۆ نمونە بنباڵیەتی سکیەتی یان لەگەر گەورەبوونی کاتی دووجیانیەکەی پێستەی زگی دەتەقێ اینجا ئەمەش ڕەنگێک دروست دەکات لای ئافرەت بەڕاستی ناشرینە یعنی خۆی هەر زۆربەی ئافرەتان کە دێن بۆ کلینیک دەڵێن دکتۆرە ئەو ڕەنگە بە چی دەڕوە جا ئەمە مەسەلەن چەندین ڕێنماییمان هەیە لە کاتی دووجیانیەکە و پێش پرۆسەی مەسەلەن دووجیانی کە زەواز دەکا بەڕاستی ئەمە نسحەتێک لۆ هەر هەموو ئافرەتێک هەتا پێیان دەکرێت نەهێلن کێشیان زیادکە ینی لە شولارێکی ناسک زۆر باشترە چونکە چەند کێشی زیادکە زیجی گەورەتر دەبێت پێستەی دەتەقی ڕەنجی دەگۆڕێ و بێ لەوەی کۆمەڵی کێشەی هۆرمۆنی لۆ دروست دەکا اینجا ینی کێشەی هۆرمۆنی زۆرە پێش هاوسەرگیریش بەڵێ هەر باڵیان ڕێک بێت قەڵەو مهمە بەڵێ نابێ ینی کێشیان زیاد کە دوای لە ئەسنائی مەسەلەن بابرین وەختی دووگیانیەکە هەوڵ بدە ئەو زۆرە خۆراکانە بخۆکەوە مناڵەکە و خۆی ئیسیفادەی لێ دەکە نە کێشی پێ زیادکە زیاتر ئیتیمان بەوامدا دوای پرۆسەی لەدایک بوونەکەش پێویستە ئەم خانمە هەمان شت یعنی گرنگی بە جەستەی خۆی بدە نابی ئیهمالیکە بەڕاستی چونکە لەگەر بەردەوامبوونی کات چەندین کێشەی بۆ دروست دەبێت وەکو باسمان کرد جا الحەمدلله یعنی ئێستا ئەو کێشانە هەمووی چارەسەری هەیە دەستخۆش دێنە سەر چارەسەرەکانیش ئەو کەرستانی کە ئەمڕۆ لێرەن کەرستەکانی وێلبینگ کلینیکن هی سەبا هۆڵدینگ کە بێگومانم ناوتان بیستووە لە پرۆگرامی دکتۆر ئاراس دەست پێ بکەین پێم خۆشە بە ورک دەست پێ بکەین خانمان سکیان گەورە دەبێت کە دووگیانن دوای ئەم پێستە چۆن سکیان چۆن ڕێک بێتەوە دوایی یەکەم شت ئەمە ئامۆژگاریان دەکەین دوای پرۆسی لەدایک بوونەکە دەست بە وەرزش بکەن باش وەرزش زۆر گرینگە بۆی هەندێک کێشیدا بەزێنێ و ڕاضەی مەسەلەن تونبوونی کاتی دووجیانیەکە پێش دووگیانی و کاتی دووگیانی دوای دووگیانەکەش باش ئەم کێشەیە بەڕاستی کە نەخۆشەکان تووشی دەبن تووشی وەکووتمان زیجی گەورە دەبێ و پێستەکەی دەتەقی اینجا ڕەنجی دەگۆڕێ بیدایەتەکەی ڕەنجی سۆرە دوایە بەرەبەرە ڕەش لە هەندێکیان ڕەش هەڵدەگرێت لە هەندێکیشیان دوایە ڕەنگەکەی سپی دەبی ئەو جیهازە بە جیهازێکە کە مایکرۆنیدلی پێدرێن دەتوانین ئەمە مەسەلەن ئیسیفادەی لێ بکەین بۆ توندکردنەوە نەک بۆ لابردنی ڕنگ تەنها بۆ توندکردنەوە لە ڕێگەی چەند دەرزیەکی باریکە کە لێ دەدەی ئەم دەرزیانە دەستنە ناو پێستی ئافرەتەکە دوای بەهۆی گەرماتی ژێرەوە دەبێتە هۆی تەحفیزکردنی ئیلاستین و کۆلاجین و ئەوانە لە ئەنجامدا پێستەکەی تون دەکاتەوە ئیسیفادەی زۆر بۆ سک زۆر ئیسیفادەیەکی باشی لێ دەکا بەڕاستی نەخۆشەکان پێویستی بە چەند هەیە دەبێت چەند تقریباً 3 هەتا 5 جەلسەی دەوێت 3 بۆ 5 لە ماوەی تقریباً با بڵێن 4 لە بۆ 6 هەفتە دووبارەی دەکاتەوە و لە ماوەی چەند هەستی پێ دەکا هەست بە گۆڕانکاریەکە تقریباً لە ماوەی با بڵێن لە سەرەتاکەوە هەستی پێ دەکا بەڵام دوای سێمین جەلسە بە تەواوی هەستی پێ دەکا بە گۆڕانکاری ئەمە بەس بۆ خانمانی دووگیانە یا بۆ کەسێکی دیکەشەکە ورگنە واللهی زیاتر ئەمە لەسەر سترێچ مارک ئیش دەکات تەقینی پێستەکە بەڵام هەمان جیهاز هەیە بۆ پێستیش پێستی دەموچاویش ینی ئیسیفادەی لێ دەکەن بۆ ڕەونەق و بریقەدار و ئەو شتانە باشە کەواتە خانمەکە دەبێت پێش هاوسەرگیری وەرزشی کرد بێت لە دووگیانی بە هەمان شێوە دوای دووگیانیش دەبێت بەردەوام بێت دەشتوانێت سوود لەمە وەرگێ بەوەی کە کێشەی ورگی چارەسەر بکات تەقینی پێست سترێچ مارک ئەو تەقینانەی کە لە ئەنجامی دووجیانی لەسکی ئافرەتەکە پەیدا دەبێت یعنی هەندێک دوای چرچ و لۆچ دەبی باشە خانمان لە ماوەی لە دوای منداڵبوون تووشی چی دەبن لە ماوەی دووگیانی دوای منداڵبوون دوای منداڵ کە ئێوە زۆر ڕوبەڕووی دەبنەوە لە بێ لەما زیاترینی مەسەلەن تووشی وەکووتمان فراوان بوونی ڕێڕەوی منداڵبوون دەبن تووشی کەمی هەست دەبن تووشی میزڕانەگرتن دەبن لە ئەنجامی خاوبوونەوەی ماسوولکەکان چەندین کێشەی دەرونی تریش مەسەلەن تووشی دەبی پاش پرۆسەی دووجیانیەکە باشە
فراوانبوونی ڕێڕەوی منداڵبوون بۆ کێشەیە. ئەمەیان بەڕاستی کێشەیە چونکە هەندێک جار دەبێتە هۆی کێشەی کۆمەڵایەتی بابرێن لە بینی دوو هاوژینەکە هەندێک کێشە لە نێوانیان ڕوودەدا لەسەر ئەم بابەتە جا یعنی نەخۆشەکە کە دێت بۆ کلینیک خۆی یەکسەر پێت نارێ یعنی دایرێکتلی نارێ ئەمن ئەو کێشەم هەیە بەڵام چەندین کێشەیت کە لۆ باز دەکا لە ئەسنایی وەرگرتنی قسە و لە نەخۆشەکە تۆ هەز دەکەی ئەمە کێشەیەکی هەیە لەگەڵ هاوسەرەکەی فەلۆیە دەکرێت ینی گەشتۆتە ئەوەی ئەمە فراوانبوونی کۆندامی زاوزەی خانمانە گەشتۆتە ئەوەی کە ئەمە سەر کێشە بۆ کێشەی کۆمەڵایەتیش لە بینی خانمەکە و پیاوەکەی ئۆکێشتیوا ڕوویدایە باشە چی بۆ دەکەن؟ ئێمە یەکەم جار ئەمە جیاوازیە نێوان لەدایکبوون بە نەشتەرگەری و لەدایکبوون بە سروشتی نەخێر هیچ جیاوازیەکی نییە چ بە سروشتی بیبێتن چ بە نەشتەرگەری بیبێتن چکە ئەمە ئەسڵان لە ئەنجامی پرۆسی دووجیانیەکەەوە ڕوودەدا واتە خانمان نابێ بەوە هەڵخەڵەتێن بڵێن ئەگەر بە نەشتەرگەری منداڵمان ببێت تووشی ئەم حاڵەتە نامین فراوانبوونی کۆندامی زاوزێ ئۆکەی جیاوازی نییە چارەسەرەکەی چییە؟ چارەسەرەکەی بیدایەت ئەمە هەندێک ڕێنمایی هەیە بە نەخۆشەکە دەدەین پێی دەدەن وەرزشی حەوس پەلڤیک ئەکسرسایز یعنی فێریان دەکەین ڕۆژانە چەند جارێک ئەم دووبارە بکەنەوە و دەشتوانی وەکو گوتمان سوود لە جیهازی لێزەر وەربگریان لە جیهازی هایف وەربگریان لە PRP ئەوانە کۆمەڵێک کوبرەی ڕێگای تازە و نوێنە کە باو نییە لە ناو کۆمەڵگەی کوردی بەڵام ئێستا هاتووە یعنی دەبێ خانمان بزانن کە ئەم ڕێگانەش هەیە بۆ چارەسەر ئەمەش هەمان شێوە لە ڕێگەی لێزەرەوە ئەو CO2 لێزەرە لە ڕێگەی گەرمی ئیش دەکا ئەوەیانە بەڵێ ئەم جیهازیانە جیهازی CO2 لێزەر ئەمە لە ڕێگەی مەسەلەن لێزەری CO2 کاربۆنی ئیش دەکاتن ئەو لێزەرەکە بە پرۆبەکدا دەڕوە بابرێن ئەو پرۆگەش هاوێنەیەکی پێوەیە ئەو هاوێنەیە کە بابرێن لێزەرەکەی بەناو تێدەپەڕێ فراکشن دەکە دەشتێتەوە لێزەری خۆی لێزەر ئەمە خۆمان دەزانین دەبڕی بەڵام ئەمە نایبڕێ ئەمە بەس گەرمی دەدا یعنی دەشتێتەوە گەرمیەکە بە هەموو ئەطرافی بابرێن ڕێڕەوی منداڵبوونەوەکەی بڵاو دەکاتەوە بە یەکسانی نقاط لێ دەدا کە لە ئەنجامدا دەبێتە هۆی تەحفیزکردنی کۆلاجین و لاستین و ئەمانە لە ئەنجامدا بە ماوەیەک تقریبەن بە ماوەی 10 ڕۆژ نەخۆشەکە بە تەواوی هەست بە کاریگەریەکەی دەکاتن وا دەکا یعنی هەست دەکاتکەوە ڕێڕەوی منداڵبوونی تون بۆتەوە مەسەلەن کێشەی هەستی چارەسەر دەبێتن ئەم جیهازە هەر لەوەی بەکار نایە بابرێن هەر لۆ ئافرەتی دووجیان دوای لەدایک بوون لۆ حالەتی مەسەلەن ئەو نەخۆشانەیان ئەو ئافرەتانەی دوای وەستانی سووڕی مانگانەیان بەهۆی کەمی هۆرمۆنی ئافرەت تووشی ئەم حالەتانە دەبێتن هەمانش تووشی ئەوەی دەبێت کە ڕێڕەوی منداڵبوونی وشکە بێ ئیفرازاتی نامینێ ئەمانە دەتوانن بە هەمان شێوە سوود لەم جیهازە ببینن هەروەها نەخۆشی ئەوانەی کە بەردەوام تووشی ئیلتیهابی دامێن دەبن بە بەردەوام چەند جارێک دووبارە دەبێتەوە بە هەمان شێوە دەتوانێت سوود لەمە ببینی چکە ئەم بەکتریا و فتریاتانەوە دەکە خەلایەکان دەمرێنی کە دەیمرێنی بەم جیهازەوە دەکە خەلایە مردیەکان زیندی دەکاتەوە ئەمەش یان دەتوانێت ئیسفادەیەکی باشی لێ بکە ئەمە تەنها یەک سەری نییە خۆی جیهازەکەمان چەند سەرێکی هەیە و تایبەتمەندیەکی ئەو جیهازەش چییە خۆی سینگل یوزە هەر لە سەریشی نووسرایە ئافرەتەکە مەسەلەن کەلۆی بەکاردێ نەخۆشێشکەی لۆ بەکار نایە یەکجار بەکاردێت خۆی مەسەلەن 3 جەلسەی دەوێ هەر 3 جەلسەلەکەی بەوەی تەواو دەکە و فڕە دەدرێ نەخۆشێکی تکە ئی خۆی هەیە یعنی ئەمە یەکێکە لە تایبەتمەندیەکانی ئەو جیهازانە هەمووی فڕە دەدرێ باشە بۆ چارەسەرکردنی کێشەی فراوانیەکەیە فراوانبوونەکەی بەڵێ و چەند جار وتان 3 جار 3 جەلسەی دەوێ لە ماوەی چەند بە هەمان شێوە مانگە کە تا مانگونیوەچی دەوێت 4 هەتا 6 هەفتە هەمووی یا هەر نێوانیان ئەوەندە دەبی باشە و لە ماوەی 10 ڕۆژی یەکەمدا هەست بە دوای یەکەم جەلسەی یەکەم بڵێ دوای هەست بە کاریگەریەکانی دەکا باش و بێ لەوە ئەمەش سەرەکانی بکەیتی
بە هەمان شێوە سەری هەیە بۆ تونندکردن بەکاردێ بە هەمان شێوە مەسەلەن کو ئەندامی زاوزەی ئافرەت لە دەرەوە بۆ تونندکردنی بەکاردێ ئەمەیان هەوە ئەم سەریان دەتانی لە هەندێ بەکاری بینی هەروەها سەرچتکەی هەیە لە بۆ لابردنی ڕنگ مەسەلەن دەبینی سکاری هەیە قەدیم جێبرینی قەدیم ڕەنگەکەی گۆڕایە یان ڕەنگە چی دوایی چەند هۆکارێک هەنا ئەو هۆکارانی کە دەبنە مەسەلەن بابرێن گۆڕینی ڕنگ دەتوانێت هەم ئیسیفادەی لێ وەربگری و سەرچیشی هەیە بەکاردێ هەروەکو چەقۆ دەتوانانی نەشتەرگەریشی پێ بکەیت نەشتەرگەری ماینەر لەژێر بەنزی مەوزوعی وەکو چەقوی زیرەک یعنی هەم دەیبڕێ هەم لە نەفسی وەقت خینەکەی ڕادەگریتن زۆر زۆر بە ئیسیفادەیە ئەمەیان هەوە ڕۆکو ئەمانە هەمویان لەگەڵ ئەم ئامێرە بەکاردێن بەڵێ خۆشی هەر جیهازەکە ئەسڵەن سمارتە سەرچی هەیە ڕۆبۆتە پێویست ناکە دکتۆر هیچ دەستکاری بکە خۆی دای ئەگری و هەتا تەواو دەبی دەکوژێتەوە ڕۆبۆتە هەر زۆر باشە تایبەتمەندی زۆرە بۆکو زانستیش زانستەکە نوێ وانە بەگشتی لە جیهاندا خۆی لە جیهان بابرێن نوێ نییە زۆر بە بەراورد بە زانستەکانی بڵێ بەڵام بەکار هاتووە بۆ کاریش دێ بەڵام لە کوردستان و بزانم تا ئێستا کەس ینی ئەو زانستەی زۆر بەکار نینایە و هەر باویش نییە ئافرەتان نازانن جار هەیە دێنە کلینیک کە باسی لۆ دەکەی دەرێ ها ئەو شتەشێت چکە ئەوان کە دائیمەن ئافرەت مێشتی لەکن نەشتەرگەریە هەموو شتێک بە عملیات بە ناکرێ ئێمە تا پێمان بکرێت کە پزیشکان نەشتەرگەری بە ئاخر حەلدادنێ بەڕاستی بۆ هەموو شتێک بۆ منداڵبوونە بۆ هەموو کێشێک یعنی حتى ئێستا مەسەن ئافرەتانمان هەیە کێشەی میزڕانەگرتنیان هەیە لۆ یەکسەر ئەمە پەنا بین بۆ نەشتەرگەری هەیە ناڵێم نییە دەکرێش بەڵام کێشەکان دەبێت جودا بکرێتەوە ئایا کەمە مامناوەندە یان زۆرە بۆ کێشە کەم و مامناوەندەکان زیاتر ئەمە هانا بۆ جیهاز و دەرمان دەبین کێشە زۆرەکان بەڵێ بە جیهاز استفادەی لێ ناکات کە دەگاتە کاری دانانی شەبەکە جار هەیە نەشتەرگەری بۆیان دەکرێنی شتێک نییە بۆ ئەوەیان چییە؟ ئەمەیان کامیرەیە کامیرەیە نەفسی جیهاز خۆی سەرێکی هەیە کامیرەیە ئاخر جار کە تو ئیشەکەت تەواو کرد کامیرەکەی بەکاردێنی و لەو جیهازە دەیبینی ئەمەیان هەروەکو دەبینی کامیرەیە دەبینی لە ژۆرە چت کردیە یعنی نەخۆشەکە خۆی دەتوانێت سەیری کە لە ژوورەوەی ئێمە چی ئیشەکمان بۆ کردێ یعنی لۆی دڵنیا بێتەوە دوای نەرێ هەر هەستم بەس بە گەرماتیەک و کرد و هیچ نەبوو نا ئەمە بیفۆر ئافتەر پیشانی نەخۆشەکەی دەدەینەوە باشە ئەمانە وتە دەرمانیش بەکاردێ لە چارەسەرکردنی ئەم کێشانە ئەو چۆن دەرمانەکان مەسەلەن هەیتمان بابرێن ئەنتی سترێچ مارک کە لە کاتی دووگیانی پاش 3 مانگ ئەمە بە نەخۆشەکانی خۆمان دەدەین لۆ ئەوەی زجی تووشی تەقین نەبێت دوای 3 مانگ لە دووگیانیەکە دەست پێ دەکەین ئەو سیڕەما ڕۆژێ 2000 مەساجی پێ دەکا ئەمە تقریبا لە 160 کەمی دەکاتەوە کێشەی تەقینی زگ و سترێچ مارکە کەم دەکات زۆر باشە و ئیستیفادەشی لێ دەکاتن باشە بێلەوە بۆ گۆڕینی ڕنگ بە خۆمان دەزانین جار هەیە ئافرەت بیمڕور زەمن کە دەچێتە نێو ساڵەوە یان کێشەی ئیلتیهاباتی دەبێ یان کە قەڵەوەکو باسمان کرد لە سەرەتاوە قەڵەوی بەڕاستی کێشەیەکی زۆر گەورەیە زۆر کێشەمان بۆ دروست دەکات دەبێتە هۆی گۆڕانکاری لە هۆرمۆن کە هۆرمۆن ڕوویدا ئیدی پێستەی ڕەشد هەڵدەگەڕێ کە پێستەی ڕەش ئەو نەخۆشە هەنالۆ عیلاج دەبێت چکە ناشرینە دەبینی بمباڵیەتی ملیتی یان سکیەتی فلەو حالەتە ئێمە کیمیکەڵ پیلمان هەیە تەقشیر کیمیایی بە دەرمان دەکرێت ئەویش باشە هەر لە کلینیک پێویستی نەبە دڵی گۆڕانکاری ڕنگ گۆڕانکاریکردن لە ڕنگ مەبەستەوەیە ڕەنگەکە بگەڕێنێتەوە بۆ ئاسایی خۆی بەڵێ ئەویشیان عینەن لە ڕێگەی کیمیکەڵ پیل کە بەکاردێ ئەو کیمیکەڵ پیلە دەرمانێکە دادەندرێ لەسەر پێستی نەخۆشەکە بۆ ماوەیەک دوای ئەوە ئەیشوە دوای 3 سەعات دوای ئەوە ئێمە فێری دەکەین و کرێمیشی دەدەینێ لە ماڵێ چۆن بەکاری دێنێ ڕۆژانە یان ڕۆژێک ناڕۆژێک حەسەب حساسی پێستی ئەو شخصە چکە نەخۆشێک لەگەن نەخۆشش کە پێستی هەستیارەکەی فەرقیە نەخۆشی ئیستیجابەی لۆ دەرمان زۆرە نەخۆش هەیە نەخێر وانە بە پێچەوانەوە فێری دەکەین ئەویش تقریبان بۆ نزیکەی 3 مانگ لە ماڵەوە بەکاری دێنێ بەس ئەویش ئیستیجابەی زۆر باشی دەبێت باشە بێلەوە تەکنیکی فیلەرمان هەیە
فیلەر هەر ئەوە نیە بزانام ئافرەتان دەزانام فیلەر بەس بۆ دەموچاو بەکاردێن نەخێر فیلەر بە هەمان شێوە لۆ ناحی جوانکاری ئافرەتان بەکاردێ خاصەتەن لە بۆ ئەوانەی کەمی هەستیان هەیە یان ئەمانەی کۆ ئەندامی مینەیان تووشی چرچلۆج بووە دەتوانێن ئیستفادەی لێ بکەین بێ لەوە PRP عینەن PRP خوێن لە نەخۆشەکە خودی خۆی وەردەگیرێ و تەسفیە دەکرێت خەپڵەکانی خوێن دەگەڕێنرێتەوە پلازماکە بۆ نەخۆشەکە هەمان شێوە کەمی هەست چارەسەر دەکا بە هەمان شێوە وشک بوون دوای ئیلتیهابی بەردەوام چارەسەر دەکات توندبوون دەکات یعنی ئەمانە هەمووی لە ڕێگەی PRPشەوە عیلاج دەکرێت بۆتۆکس بە هەمان شێوە لە ناحی جوانکاری ئافرەتان ڕۆڵێکی دەبینی ینی بەکاردێ خاستان دوای زەوات کە ئەمانەی تازە زەواجیان کردووە دەبینی ترسیان هەیە یان کێشەی ئازار و شتیوایان هەیە دەتوانێت ئیستفادەی لێ بکەن لە هەمان شێوە یعنی ئەوانە شتە سەرەکیەکانن کە لە ناحی جوانکاری ئافرەتان باسمان کرد ڕوونە ئێستا کەسێک کە بە دیار بەرنامەکەەوە دانیشتووە پێی وایە ئێمە نابێ باسی ئەم بابەتە بکەین لەبەرەوەی ئەم بابەتە بابەتێکە لەگەڵ کۆمەڵگەی کوردەواری و دابوونەریت و ئەو قسانە لەگەڵ ئەو شتانە ناگونجێ بە لە ئەزمموی خۆت ئەمە تا چەند کێشەیە لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە تا چەند سەر دەکێشێ بۆ جیابوونەوەی هاوژینان بەڵێ من خۆم باسی ینی چیرۆکێک دەکەم کە نەخۆشێکی خۆم ینی هاتە عیادەکەم بەڕاستی نەخۆشەکە دیار بوو کە هات دەموچاوی زۆر کوبڵەی پێکا بوو خەمۆچی هەبوو باسی لە هەندێک کێشەی لاوەچی کرد کە ئەمانە کێشە نین بەڕاستی لەو حالەتە ئەمە لێمان پرسی گەیشتمە قەناعەت کەوا هاوسەرەکەی خیانەتی لێ دەکا لەبەر چەند کێشەیەک بەڕاستی ینی خۆی ئەمە دوای ئەوەی کەوا لە ناحی دەرونی ئەمن نەخۆشەکەم هادێ کردەوە ئەوە وتم ڕێگە چارە هەیە با تەجروبەیەکی بکەین خۆ زەرەر ناکەیت یعنی هۆکارەکە بەحساب بەڵێ هۆکاری خیانەتەکە ئەم کێشانە بوو کێشە بوو بەحساب لە جستەی خانمەکە بەڵێ لە جستەی خانمەکە پەنا بەخوا لە هەمان کاتدا ئێمە کێشەکەمان بۆی چارەسەر کرد بە دوو ڕێگە هەم لە ڕێگەی جیهاز هەم لە ڕێگەی نەشتەرگەری پەنا بەخوا دوای ماوەیەک تەلەفۆنی لەم کردوەتی دکتۆرە زۆر سپاس دەکەم ئێستا گەڕامەوە لای ینی هاوسەرەکەم چونکە قەزیەکەیان ڕاستی گەشت بۆ محکەمەی الحەمدلله ینی ئێستا سەعیدن وەڵا دەستان خۆش ئێستا تاوا دڵیان خۆشە الحەمدلله حەل بوو زۆر باشە هیچ ماوە داهڕۆکوتم یان داوا دەکەم لە ئافرەتان دائیمەن ئیحتیمام بە خۆیان بدەن هە لە ڕوخسار بێ یان لە جستە بێ بەڕاستی ئەمە شتێکی زۆر زۆر گرینگە لە بۆ هەموو ئێمەی ئافرەت هیوادارم ینی معلوماتێکی بەسوودم پێگەیان دەبێت زۆر سپاس بۆ دکتۆرە شەیما کە ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵم بووە مەزانستێکی نوێ هیوادارم کە سوودی لێوەربگرن وە شەرمی لێ نەکەن ئەمە بەشێکە لە ژیانی هەر دوو هاوژینێک کە دەیانەیە بەسەرکەوتووی ژیانی هاوژینیان تاواکەن دەستان خۆش بێت زۆر سپاس